ئەزان بەڕێزان دەرکەوتووە پێکەنین جیهازی مەناعی ئینسان زیاکە، یعنی ئەو کەسانەی پێ ئەکەنن درەنگتر تووشی نەخۆشیە بن بەراورد بەوانەی پێ ناکەنن، و ئەوانەی کە پێ ئەکەنن ئەگەر نەخۆش بن زووتر چاگە بنەوە بە بەراورد بەوانەی کە پێ ناکەنن. ئەمە یەکێکە لە قازانجەکانی. ئەزانن پێکەنی نەبێتە هۆی بەهێزکردنی گلاندە لەمفاویەکان. ئەگەر ئێوە لە پزیشکەکان دەبرا پزیشکانمان پرسیار بکەن، ئێمە کۆمەڵێ غودەی لەمفاویمان هەیە، ئەو دیفاعمان لێکە پەلاماری ئەو ڤایرۆسە و بەکتریا و شتە خەتەرانە ئەیاکاتن ناو دەستمانەوە. ئەزانن پێکەنین ئەمە بەقووەترەکە ئەم غودە لەمفاویانە، یعنی ئەگەر جەنابە پێ بکەنی غودەی لەمفاویەکانە بەقووەترە بێ وەک لەوەی گرژ و مۆن و بێتاقەت بی. من لە توێژینەوەیەکە خوێنمەوە کۆمەڵی پزیشک کردویانە ئەڵێ قسەی خۆش 1500 یەکە ژمارەی خڕۆکەسپیەکان زیایەکە بەڕێزان. یعنی تۆ قسەی خۆش بۆ یەکێکەکەی نوکتەی بۆکەی ئەچی بۆ لای نەخۆشێک کە قسەی خۆشی بۆکەی تۆڵی وڵات الحەمدولله ئەمڕۆ زۆر جوانە شکل زۆر ڕێک و پێکە ماشەڵڵا و لێبێ ئەمڕۆ باشتری. ئەزانی جیهازی مەناعی بەدەسترە بێتەوە. پێکەنین شەر خۆشیە، ئەمی شەر خۆشیە، قسەی خۆشیش، یعنی نەکەر پێ بکەنی قسەی خۆش. ئەزان زمانی کوردی چەند شتی جوانی تایە، چەند وشەی جوانی تایە. بەڵام ئێمە چین بۆ لای نەخۆش گوڵێکمان بردو خۆمان هیلاک کردووە، هیچ قیمەتی نییە ئەوە ئەگەر دوو قسەی ناخۆشی بۆ بکەیت وەکو جیسەکەی هەیاسی لێکەی. ئەچی بۆ لای گوڵێکی بۆ بردۆ تەنیش دانیشتووە ئەیە ڕۆڵی لە قەبر دەریان هێنایی ئەوە بۆ لێ هاتووە کوێر بم کۆرە بنازان ئەوەی تری کوژیدەوە تۆ ئەزێن جیازی مەناعی دابەزێ یا لەگەڵی شێخ قساکەی ئەڵێ ئەم داماوە کاکەم قسانە بێ واز لێبێنین، ئەم وشانە وشەی ناشرینە، ئەم بەڕێزە بۆ ئەڵی داماو. تەنانەت دێمە لەگەڵ تەلەبەکانمان کە قسا هێ تۆ ئەوەی لەخیر هێ سەرزل هێ کراسێ، ئەمە هەمووی ئیهانەکردنی نەکرد مناڵەکەیە بەڵکو دابەزینی جیازی مەناعەتی بەڕێزات. ئەو غودە لەمفاویانەی دا ئەبەزێت بەڕێزات. لە لایەکی تریشەوە بەڕێزان توێژینەوەیان کردووە. ئەزانن پێکەنی دەبێتە هۆی چی؟ ئێمە هۆرمۆنێکەیە پێڵێن IgA لە ناو لیکایە IgA. ئەمە لە پزیشکەکان پرسیار کرد. ئەزانن پێکەنین ئەبێتە هۆی زیادکردنی ئەم هۆرمۆنە؟ ئەم هۆرمۆنە ئیشی چییە؟ ئەو بەکتریا و ڤایرۆسە زیان بەخشانەی ناو دەمەکوژێت، یعنی ناڵێ بڕاتە ناو سێگەن. جەتخوا ئەمە و نیعمەتەی تیا بۆچی ئێمە پێ نەکەنین؟ بەڵام بە یەکتری پێ نەکەنین بەڕێزان، ئاگاتان لەوە بێ. ئێمە دوو غودەمان هەیە بەڕێزان ئالێرە لەسەر هەردوو سنگمان پێڵێن غودەی سەعتەری یا تەیمۆسیشی پێڵێن ئەم غودەی سەعتەریە لێرە لەسەر و سنگمانەوەی دوو غودەیە. ئەزانن پێکەنی نەبێتە هۆی بەهێزکردنی گلاندانەوەشی لاقی بە جیازی مەناعەوە هەیە. ئێمە جیازی مەناعەمان بەڕێزان ئێمە کە ئێستا تۆ ئەگەر خوا نەخواستە لە سنوورەکانمان پێشمەرگە یاخود سەرباز کەم بێ دوژمن زەفەرمان پێێنێ پێمان نایێنێ پێمانێنێ لەبەرەوەی بەرگریەکەمان لاوازە. جسمی شەر وایە بەڕێزان، جسمی کاتێک کە تۆ ئەم خڕۆکە سپیانە کەمە بێت ژمارەکەیان کە جیازی مەناعەمان زەعیفە بێ ڤایرۆس و بەکتریا زوو پێمانەوێرێ. ئەزان نەوانەی پێ ئەکەنن کەمتر توش حەدام کۆڕۆنایەژە بن بۆ معلوماتی بەڕێستان. من لە یەک دوو سەر چاوە خوێنمەوە ئیتر تا چەند ڕاستە نازانم، بەزەڵێ ئەوانەی کە پێەکەن و گەشتبین و ناترسن و قەلق نین و زۆر گەورەی ناکەن کەمتر تووشێوا بن، بەسەوەی لێ بترسێوە قەلق بێ زووتر تووشێ بێ. ئەمە ئەوەی چکەی لاقی بە جیهازی مەناعەمانەوە هەیە بەڕێزان. پێکەنین و سووڕی خوێن. ئەزان بەڕێزان پێکەنین سووڕی خوێن سەریعەکات، زۆرترین ئۆکسجینە ڕوا بۆ مێشک، خوێن لە جیاتی خەست بێتەوانێ خەستێکەی کەمەکاتەوە گەر خوا نەخواستەی کێوانەی هەبێ. یعنی تەنانەت بۆ سووڕی خوێن بەڕێزان زەختی خوێنیش کەمەکاتەوە. ئەو فشارێمە زۆر جاوەی زەختی هەیە. ئەزانی پێکەنین زەخت و فشارەکەی کەمەکاتەوە چ عەزەڵات و ماسوولکەکان بە قووەتەکات. ئێمە کە تۆ پێکەنی ئەجوڵیت و حرەکەوە زین چەند ماسوولکە لە لەشمانە. پێکەنین و ئازار و گرژی بەڕێزان کاتێک کە ئینسان پێ ئەکەنێ لە کاتی پێکەنین مێشک تەبەن ئەنواع هۆرمۆن بەرهەمێنێ. یەکێ لەوانە ئیندرۆفینی پێڵێن ئیندرۆفین دەرکەوتۆ بەڕێزان هاتوون دیڕاستیان لەسەر ئەوانە کردۆ کە پێکەنیەوە شتو فلیموانیان بۆ لیان و نسبەتی هۆرمۆنەکە ئیندرۆفینیان قیاس کردووە وەکو چۆن لیک قیاسەکەیە. سەیریان کردو ئەوانەی پێ ئەکەنن مێشک زیاتر ئەم مادەیە ئیندرۆفین بەرهەمێنێت ئەی کاتە ناو خوێنەوە. ئەم ئیندرۆفینە زانین وەکو مۆرفین وایە هەمانی مخدرات مۆرفین وشت بەکارێنن، یعنی ئازارەکانی کەمەکاتەوە. یعنی ئەگەر ئازارە هەبێ برینێکە هەبێ حاڵەتی نفسی و تەواو نەبێ ئەمە وەکو مخدر وایە سڕ دەکات بەبێ ئەوەی تۆ مادەی مخدر بەکاربێنی. ئەو کە ئینسان نەخۆشێکی دەرونیە بێ زۆر جار مهدی ئەدەێنە دکتۆرەکان ئەمەشی دروستکراوە لە دەرەوێتە ناوە، بەڵام ئەم مێشە خۆی دروستەکە ئەم ئیندرۆفینە. یعنی کەمکردنەوەی ئازارە لە جیاتی دەرزی لە خۆبەی
مێشک دوتا پێکەنینەوە بۆکە بەڕێزان یان ئەگەر خەم و خەفەت هەیە قەلەقەیە ئەمە بۆ دروست دەکات ماسوولکەکانمان خاوە کاتەوە بەڕێزان ئیسترخا ئەزانێ لێ 1 دقە بەڕێزان ئەمە یەکێک لە توێژینەوەکان ئەڵێ 1 خولەک 1 دقە پێ بکەنە وەکو 45 دقە وایە تۆ ڕیلاکس ئیسترخا بکەیت ئاخر یەکێک لە چارەسەرە دەرونیەکان یەکێک لەوانەی کە ئینسان بێت توی سەعادە و بەختەوەری بێ ڕیلاکسی پێڵەن گوێ لە مۆسیقایەکی خۆشەگری مەسەن خەیاڵە و باتەوانەیە چیتە حاڵەتێکی خۆشەوە هیوایەوانی کە جگەرا کێشن و نیکۆتین و قەتران و با بڵێنە مادانە ئەخومادە مخەدیروانە بۆ ئەوەی ڕیلاکس بکەن ئەوە هەمووی دوای مدمنە بین لەسەری باشە تۆ پێ بکەنە 1 دقە پێکەنین بە ڕێزان وەکو وایە 45 دقە تۆ ڕیلاکسەکرد بێ کە ئیشێکی ئاسانی نە ڕیلاکس کاتێوێ و خەیاڵاتی خۆشێوێ اینجا بزانە بەڕێزانەمە چ نەعمەتێکە